لەگەڵ میوانەکەم گفتوگوی زیاتر دەکەم بەڕێز شەلال گەدۆ سکرتێری پارتی چەپی دیموکراتی کوردی لە سووریا و نوێنەری ئەنە کەسە لە هاوپەیمانی سووری لە بەرلینەوە میوانی کوردستان 24 بەڕێز شەلال زۆر سپاس کە ئامادەیت لەگەڵمان. سەرۆکی پارتی ناوەڕاست ببورن بەم شێوەیە گەیشتۆتە لای من. بەڕێز شەلال لە دوایین ڕاگەیەنراوی سەرۆکایەتی کۆماری سووریا دەست پێ دەکەم کە دەڵێت ئەحمەد شەرع لەگەڵ تۆم باراک جەختی لەوە کردوتەوە کە دەبێت تەواوی پێکاتەکان لە گفتوگۆ دابن لە سووریا بە تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و داعش لە سووریا. پێتان وایە کە ئەمە بۆ مانایە جارێکی دیکە هەسەدا لەگەڵ ئەحمەد شەرع و حکوومەتی سووریا دەچنەوە ناو گفتوگۆ؟ پێم وایە بەڵێ پێم وایە بەڕێز مەزلوم عەبدێش ئێستا دیارە گشتەیە بۆ پایتەختی سووریا بۆ دیمەشق و جارێکی تر دیالۆگ دەستی پێ دەکات لە بینی هەردوولا چونکۆ کێشەی سووریا و ئەو کێشەی گەورەگە ئێستا ڕوودایە لە هەرێمی کورد لە شار و گوندەکانی کورد و لە باکوور و ڕۆژهەلاتی سووریا بە قەنەعەتی من بە گفتوگۆ نەبێ بە دیالۆگ نەبێ ئەوە حەلی ناکرێ یعنی ئەو شەڕە معقول نییە بەردەوام بکرێ ئەو شەڕە احتیمالی زۆر گەورە هەیە ئەم شەو ئێستا ینی تۆزی ماوەی ساعتێکی تر دو ساعتی تر کۆتایی بە ئەو شەڕە بێ. نهایەتی ئەو شەڕە بە قەنەعەت هیچ زانیاریەکتان لایە کە چۆن کۆتایی بەم شەڕە دێ بەڕێز شەلال؟ من زانیاریم نییە بەڵام وەکو تەحلیلی سیاسی دەڵێم تۆزێک معلوماتیش لێیە توماس بەڕاکە ئێستا لە دیمەشق و دوێنێ هەولێر بوو میوانی سەرۆک بەرزانی بوو هەروەها بەڕێز مەزلوم عەبدێش هەمویان ئێستا بەرەو دیمەشق دەڕۆیشتون و هەروەها وەزیری ڕاگەیاندنی سووریا شتێکی بڵاو کردووە لە ینی ئەوە چەند دقەیەک چەند خولەکە دەڵێ شتێکی زۆر گرنگ و مهم هەیە سەبارەت بە گرێبەستیانی تۆزێکی تر ئەعلانی دکن و ئەروەها بۆ مەسەلەی دەمجی قەسەد بۆ سوپای سووریا. پێم وایە ئەم شەو تشتە زۆر گرنگ و مهم دیارە هەنە ینی ئەم شەوە ڕادگەێنم بۆ ئەوە کۆتایی بە شەڕ هەردێتەوە ینی شەڕ بەردەوام ناکەی و شەڕ بە هیچ شێوەیەک ژینایە ناگیە ینی گوندەوار و شارەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان. بەڕێز شەلال لە پاش کشانەوەی هێزەکانی هەسەدە لە حەلەبیش بە تایبەت لە دوای ئەو گرژێواڵۆزانەی لە هەردوو گەڕەکی ئەشرەفیە و شێخ مەقسوود دروست بوون بەڵام دواتر جارێکی دیکەوە تا دەبینین کە گرژێواڵۆزیەکان پەرەیان سەن چاوەڕێ دەکرێت ئەم جارە بە شێوەیەکی یەکجاری ئەم کێشەیە چارەسەر بکرێت؟ بە قەنەعەتی من ئەو شتە دووبارە نابێشتی گەل لەوەی ڕوودا لە شێخ مەقسوود و ئەشرەفیە ئەوە یەک دووەم لە ئەم شوێنەکانی ئێستا شەڕی تایە هەمە شار و گوندەکانی عەرەبەکانن ینی ئەوە کورد هیچی تێدا نییە ینی کورد لە ڕەقان نییە کورد لە دەرەزۆر نییە کورد لە تەبقان نییە کورد لە ئەو هەموو شوێنانەیەگە ئیرۆ چەند ڕۆژ شەڕی تێدایە ئەوە هەموو خەڵکی عەرەبن لە سەتا زیاتری 98 ینی نیشتەجی ئەو شارەکان ئەو گوندەکان هەموو عەرەبن بۆ ئەوە شتێکی وە باوەڕ ناکەم ڕوو بدێ مەسەلی کۆمکوژی مەسەلی شتیوە جارێکی تر ئەو سیناریۆهاتی کۆمکوژی درست ببە بە قەنەعەتی من ڕوو نادە ئەوە کەواتانی پێشبینی ئەوە ناکرێت کە هێرش بکەنە سەر ناوچە کوردنشینیەکان لە ڕۆژاوای کوردستان. من باوەڕ ناکەم ئەوە شەوقی کەسێک بۆ ئەوە نییە هجومی شار و گوندەکانی کورد بکەن یا ئێریشی بکەن سەر شوونەکانی کوردیانی شەوقی کەسکەیە ئێستا ینی بێدەنگیەک ئەمریکا و هەروەها ئەوروپا و وڵاتانی تری زلهێز هەرێمی ئەو پەیمانی دەهی ئادار لە بینی قەسەد و لە بینی حکوومەتی سووریا جێبەجی بکرێ وەکو هەمومان دەزانێژی مهلەتی ئەو پەیمانە سەری ساڵ بوو سەری ساڵ لەما ئەو کاتە تەقەتەق دەست پێ کرد تا ئێستا پێم وایە ئەم چەند ڕۆژە و احتیمالە ئەم شەو بێژێگە هەر ڕێگەیاندراوەکی زۆر گرنگ و زۆر مهم هەبێگە ئەتیفاق بکرێت لەسەر دەمجی قەسەد لە ناو سوپای سووریا بۆ ئەوە شەڕ دووەستە ینی شەڕ تا ئێستاژی زۆر دووری شوونەکانی کووردە بە قەنەعەتی شەڕ هیچ ناگێ شوونەکانی کورد دەسەڵاتدارانی سووریا تازەش حکوومەتی سووریا زۆر حەریسە گە شەڕ نەکە لە هەرێمی کوردی لە باژار و گوندی ملەتی کورد من وەکۆ متابعەیە من وەکوتی کلی ئێمە لەگەڵ دەسەڵاتدارانی سووریای تازە ئەوە دەسەڵاتدارانی عنسوری شۆڤینی نین دژمنی گەلی کورد نین ینی ئەوە خلاف البینی ئەوان و لە بینی قەسەد و قەسەدی وەکو هەمووما دەزانین هێزێکی ینی پێت وایە حکوومەتەکەی ئەحمەد شەرع دەیەوێت کێشەکانی لەگەڵ کورد چارەسەر بکات لە ڕۆژاوە؟ بێگومان وایە ینی و ئەو مەرسومەی تەشریعی دوێنێ پێرێ بە شەوژی دەرچوو بۆ مافی گەلی کورد بۆ هەبوونی گەلی کورد لە سووریا
بۆ زمانی کوردی بۆ جەژنی نەورۆز بۆ گەلک شت ئەوە بیدایەتێکی زۆر باش بوو کورد توانێت لەسەر ئاوادان بکرێ یعنی لە کاتی سووریا تازە دروست بووە تا ئێستا ئەوە 100 ساڵ لە سایکسبیکۆ تا ئێستا کەسێکی لە سووریا ئاعتراف بە هەبوونی کورد نەکردیە زمانی کورد هەر قەدەغە بوو هەر ناسنامی کورد نەبووەکو هەمومان دەزانن ئێستا ئەوە یەکەم سەرۆک کۆماری سووریایە گەبەڕۆنی باس دەکەی گە کورد ملەتەکە لە سەرخاکی خۆی دژی ئەوە شەریکی سووریایە ئەوە زمانی هەیە ئەوە تایبەتی هەیە ئەوە کللتوری جیاواز هەیە ئەوە ئاعترافەکەی شتێکی باشە بۆ ملەتی کورد بە قەنەعەتی من ئێمە وەکو پارتی ناوەڕاست کورد لە سووریا وەکو ئەنجومەنە نیشتمانی کوردیش وابزانم دەستی پێ دەکەن گە لەسەر ئەم قاعیدا لەسەر ئەوە دەستی پێ بن تشتێکی ئاوادان بکەن گمافی کورد هەموو وردە بڕۆی ناو دەستوری سووریای دائمی ئەم مەرسومە تەشریعی زۆر گرنگی هەیە گە ببە شتێکی ئەو مەوادانە هەموو ببن بە موادن دستوری ئێمە کار و ئیش بۆ ئەوە دەکەن لە ئایندا ئینشاءالله باشە بەڕێز شەلال ینی ئەوەی کە وەزیری ڕاگەاندنی سووریا ئەمڕۆ کەمێک بەر لە ئێستا ئەم ڕاگەنراوی بڵاو کردو دەڵێت وڵاتەکەی چاوەڕێی ڕاگەنراوێکی زۆر گرنگ کە پەیوەندی بە ئایندەی سەربازی و سیاسی ناوچەکە و چارەنووسی هێزەکانی سووریای دیموکراتەوە هەیە پێتان وایە کە ئەمە چی دەبێت ینی چ جۆرە ڕێکەوتنێک دەکرێت کە هێندە گرنگە پێم وایە وەکو تەوەقوع ینی بە قەنەعەتی من ئەوە دیارە ڕاگەاندنێک هەیە تەوافق دروست ببێ لە بینی بەڕێز مەزلوم عەبدە سەرۆکی قەسەد و لە بینی سەرۆک کۆماری سووریا و ئەوەی تر خاڵی دووەم ئەو شەڕە کۆتایی پێبێ ئەوە هەردوو شتی زۆر گرنگم بۆ خەڵکی سووریا بۆ سووریا بەگشتی و بۆ کوردیش بە تایبەتی زۆر باشە چاوەڕێی ئەوە دەکەن یان پێتان وایە کە بە نێوەندگیری کێ ئەم ئاگربەستەی ئەم شەو ڕادەگەێنرێت یاخود ئەم ڕێکەوتنەی کە دەکرێت لە نێوان حکوومەتی سووریاوە هێزەکانی هەسەدا هەمومان دەزانن دوێنێ جواتێکی زۆر گرنگ هەبوو لە بارگای بەرزانی لە هەولێر سەرۆک بارزانی و سەرۆک بارزانی وابزانم وەکو معلومات و زانیاری لە لای ئێمن لە ئەو جواتە ئەو کۆبوونەوە باس کردبوو بوو من زامینی هەر ئەتیفاقەکەم گجارێکی تر درست ببی وەکو شەخص و وەکو سەرۆک و وەکو ڕەمزی ملەتی کورد لە هەموو بەشی کوردستان و لە هەموو جیهان پێم وایە ئێستا شتێک هەیە ڕاستە ئیعلان نەبوو لە هەولێر بەڵام وەکو ئەنجامی ئەو کۆبوونەوە ئەمڕۆ شتێکی گرنگ لە دیمەشق ڕادگینێ ئەو ڕاگەاندنی وەکو پێش ئێستا باسی کرد دیارە کۆتایی ئەم شەڕەیە و مەسەلەی دەنجی قەسەدیژی لە ناو سوپای سووریایە زۆر باشە پێتان وایە ڕۆڵی هەرێمی کوردستان چۆن بوو بە تایبەت سەرۆک بارزانی لە هێورکردنەوەی دۆخەکە لە سووریا و ڕۆژاوای کوردستان ڕۆلی زۆر مهم بوو ڕۆلی سەرۆک بارزانی و ڕۆلی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە دائیمەن دەڵێن شکر بۆ خدای گەورە گە سەرۆک بارزانیمان هەیە گە خەڵکی گوێ لێ دەگرا لە ئەمریکا تا تورکیا تا ئەوروپا تا سووریا عرب و ترک و فارس و هەموو دنیا ئەوە شتێکی باشە بە قەنەعەتی من گە ڕۆلی سەرۆک بارزانی نەبا ئەو شەڕە احتیمالە بەردەوام با و احتیمالە شتێکی زۆر نەباش بۆ کورد لە ڕۆژئاوای کوردستان ڕوو بدە بەڵام ئەو تەدەخلی سەرۆک بارزانی لەو قەیرانە لەو مەسەلە لەو شەڕە وردە هێمنی دروست کرد لە کاتی ئەو پەیوەندی تەلیفۆنی لە بینی سەرۆک بارزانی و لە بینی سەرۆک ئەحمەد شەرع سەرۆکی سووریا کاتی گشەڕ لە حەلەب ڕوودا تا ئێستا سەرۆک بارزانی هەر محاولەی دکە و دیارە ئەو جهودی جەنابی سەرۆک بارزانی وەکو دڵێ ئەنجامی باش ئینشاءڵڵا دەدرێت ئەم شەوە باشە بەڕێز شەلال پێتان وایە قۆناغی دوای ئەمە بۆ حیزبە کوردیەکان لە سووریا دەبێت چی بێت وەکو سەرۆکی حیزبێکی کوردی لە سووریا بە قەنەعەتی من ئێمە وەکو سەرۆکەکانی سەرۆکی حیزبەکان وەکو هەموو سەرکردی کورد دیار ئیشەکەمان لە دیمەشق دەوێت ئێمە بڕۆین بۆ دیمەشق چونکە سووریای تازە لە دیمەشق دروست دەبێت مافی گەلی کوردیش لە دیمەشق تێنووسین دستوری سووریاژی هەرە لە دیمەشق تێنووسین کار و ئیشمان هەموو لە دیمەشقا ئێمە نابێت لە هەولێر بن و نابێت لە بەرلین بن و نابێت لە قامشلۆ بن و لە شوێنێکی تر بنوکو سەرکردەکان پێویستە هەمومان لە دیمەشق جێبەجی ببن بڕۆین گفتوگۆیە لەگەڵ خەڵکی سووریا بکەن باسی عەدالەتی قەدیە کورد بکەن باسی ڕۆلی کورد لە دیرۆکی سووریا بکەن باسی شەراکەتی لە بینی کورد و عەرب و براتی کورد و عەرب لە سووریا بیکەن ئێمە پێویستە شتی مەوزوعی تشتێ عاقڵانە بۆ خەڵکی سووریا بۆ دەسەڵاتدارانی سووریا تازە بۆ حکوومەتی سووریا تەرحی بکرن و وابزانم حکوومەتی سووریاش
وەکو من دەزانم لە پێش مانگێک لە دیمەشق بووم زۆر خەڵک من دیتن لە حکوومەتی سووریا ئەوە ئامادەن گفتوگۆی لەگەڵ هەموو حیزبەکانی کورد بکەن ئامادەن گفتوگۆ لەگەڵ ئەنجومەنە نیشتیمانی کورد بکەن ئامادەن لە هەر کوردێکی دیالۆگی لەگەڵ بکەن بۆ مافی گەلی کورد و بۆ کوردیش ببن بە شریکی ئاوادانی ئەو وڵاتە چونکۆ سووریا ئەوە 15 سال لە ناو شەر بوو و ئێستا سووریا وەکو وڵاتێکی گەورە هەموو بووە بە کاڤل هەموو خەڵکی سووریا دوێ ببن بە شریک دەتوانێت بن ئەو وڵاتە ئاوادان بکە جارێکی تر. باشە بەڕێز گەدۆ با پرسیارێک بکەم لەبارەی هۆزە عەرەبەکان لەو ناوچانە یانی ئەوانە پێشتر هاوپەیمان و دۆستی هەسە دەبوون بەڵام لەگەڵ هاتنی سوپای عەرەبی سووریا هەڵگەڕانەوە و لە دژی هەسەدا شەڕیان کرد بۆچی؟ والله خوشکم من بخوا وەکو کەسایەتی وەکو سەرۆکی حیزبک ئەوە 10 ساڵ ئەو قسە دڵێم و گەلک سەرکردی ئەنە کەسەجی هەر باسی دیکردنگە ئەوانە هەواڵی قەسەدە نین و ئەوانە هەواڵی پەیەدە نین و ئەوانە ڕۆژێکی ئەنشیقاقی دکرێ و مخابن ئێستاوە ڕوودا ئەو مەسەلە ئێمەمان دەزانی بوو ئەوانە بە دڵ و جان لەگەڵ قەسەدە نین و هەمومان دەزانی بوو کاتی گسوپای سووریا ببەر و ئەو شوێنەکانی بێ تایبەتی ڕقا و دێر زۆر ئەو چەکدارانی عەرەب گەل ناو قەسەدن هەمویان ئەنشیقاقی دکرێ ئێستا هەر ئەو مەسەلە دیارە بەردەوامە بەڵام قەسەدە گوێ لە ئەو قسەمان نەتگرت مخابن و هەر احتیمادی لەسەر ئەوان بوو ئەگەر من لە شوێنی قەسەدە بووم تەحالف لەگەڵ پێشمەرگی ڕۆژ من دەکرد لەگەڵ ئەوانە نا یعنی ئەوانە ئێستا بەڵا لەسەری قەسەدە و ئەو کێشەی گودرست بە ئێستا لە ڕقا و لە دێرە زۆر و هەموو شوێنەکانی تر زیاتر لە بەردەستی ئەوان دەردەچی ینی ئەو خەڵکی گە بەبێ پەروەردەگە بەبێ عەقیدەگە بەبێ ئیمانی بە بەرنامەی و ئیدئۆلۆژیای قەسەد بهێنن هاتن ناو قەسەد بۆ مەسەلەی دیتر ینی بۆ شتەکان زیاتر شخصیە ینی بەڵام ئەوە ڕوودا مخابن پێویستی هەیەگە ئێستا قەسەد لە ئەو تەجروبەی خۆی فێر ببێ و توانێت بە مۆراجعەیەکی بۆ هەموو سیاسەتی خۆی دروست بکە بە ڕای منوێ باشتر بێ بۆ ئەوان. باشە باسی هێزی ڕۆژت کرد بۆچی پێت وایە کە باشتر بوو هەسەدە لەگەڵ هێزی ڕۆژ ینی پەیوەندی و هاوبەشی بکەن بەڵام نەیان کردو و بۆچی نەیان کردووە؟ پێشوەرگی ڕۆژ ئەوە کوردی سووریان و ئەوە لە ناو سوپای سووریا بوون لە پێش شۆڕش و ئەوانە ئەنشیقاقی کردوون هاتن لە هەرێمی کوردستان لەسەر دەستی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان و سەردەستی تەحالوفی ناودەوڵەتی ئەوە تدریبیان کرد بۆ لە سووریا حیمایەتی وڵاتی خۆی و دەبەری خۆی و خەڵکی خۆی بکەن بەڵام قەسەدە ناتوانی بوو ئەوانە قبولی بکەن تا ئێستا قەسەدە داوا دەکە ئەندیماجی لەگەڵ سووریا بکە بەڵام ئەوە حتا ئەم دقیقەگە ئێمە قسە دەکەن ناتوانێت دەمجی پێشمەرگەی ڕۆژ لەگەڵ خۆی بکە ئێمە وەکو ئەنجومەنە نیشتیمانی کورد ئێستا ئەم مەلەفە ئێمە باس ناکەن با ئەو شتی گرنگە ئێستا لە مەیدان هەیە تەواو دوایی مەلەفی ئەو پێشمەرگەی ڕۆژی مەلەفەکی زۆر گرنگ و مهمە و بە هەزاران خەڵکی ینی ئەوە چاویان لێ گەبڕۆن بۆ وڵاتی خۆی خزمەتی وڵاتی خۆی بکەن ئەوە نابی بە شکلێکی ئەبەدی و دائمی بمینن لە هەرێمی کوردستانی عێراق چونکو ئەوە خەڵکی ڕۆژ ئاوایی کوردستانن و دەوێ بگەڕن بۆ وڵاتی خۆی. بەڵێ بەڕێز شەلال گەدۆ سەرۆکی پارتی ناوەڕاستی کوردی لە سووریا زۆر سپاس لە بەرلینەوە لەگەڵم بوویت.